روش برف کیوش برگری کنه برف ایرش کنار سر اسرائیل یانجی دوی هر گروپن چکدار ناو عراق دا خوب پارزن خاطر نوال موسویش رو و کار سیاسی با که راست خوش بغداد زیرتر و مجاره دیال بحث کن نوال خان گلک سپاس کن دیال مدانه گروپن چکداری چه چپ کن چیانن واندا های پشتوانیا ایرانه دی بچن هاری لبنان بکن هاری حزب الله بکن بران برای اسرائیلیان جد و او زیرتر کارین خوب برفره کن جبوی خوب پاراستنیت نواس نور عراقی دا نعم تحية طيبة لحضراتكم. بالله السلام عليه وبينيراني كردستان بستوسوار بدل نهائية الجماعات المسلحة بالتأكيد هي جروب ميليشيات تقدر كان بشجيريكي راسته وخوي إيرانيان هي مشتكى نقول لنا كريت و إسرائيل ناتوانت يكفي شكل جبرو إسرائيل دبتقين ببيع ويك رزامندي ياخد هرهيز نبت بركتي إيراني لقل دابت بهم وحكومة عراقي أمرو برپرسیارەتی ئەوەی لەسەر شانە کە هەر هیچ نەبێت هەوڵ بدات خۆی دوور بخاتەوە یاخود عراق دوور بخاتەوە لەو مەترسیانەی لە ناوچەکەدا هەم بەڵام وا دەردەکەوێت کە تێوەگلانی ئەم گروپە چەکدارانە هاوتا بووە لەگەڵ بوونی بەڕێز محەممەد شیع سوودانی لە نیویۆرک بۆ ئامادەبوون لە گەڕی هەفتە نوێمینی کۆبوونەوەکانی نەتەوەی گرتوەکان کەواتە دووری دەسەڵات و ئامادەی ئەوانی قۆستۆتەوە و زەوی عراقی بەکارهێناوە بۆ ئەوەی کە موشک و درۆن بە ئاراستەی ئیسرائیلدا بتەقێنن ئەمە ئاماژەی بەشداریەکی ڕاستەخۆی عراقا گەرچی بە بڕیاری حکوومەتیش نەبێت بەرپرسیارەتی حکوومەتی عراقا ڕوونکردنەوە بدات و بەڕوونی مامەڵە بکات لەگەڵ ئەو بڕیارانەی لەو قۆناغەدا دەردەکرێن چکە قۆناغێکی مەترسیدارە ناوچەکە پێیدا تێدەپەڕێت بەڕێز محەممەد شیع سوودانیش هەمیشە گوتوێتی ئەوەی پات کردوێتەوە کە ڕێگە نادات عراق ببێت بە بەشێک لە ململانەیەکان یاخود خاکی عراق بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دراوسێ بەکار بهێنرێت بۆیە بارودۆخی حکوومەتی عراق بارودۆخێکی ناخۆشە و دەوەش گرنگتر ئەوەیە پێویستە دیدگایەکی ڕوون هەبێت لە ڕێگەی ڕاگەیەندراوێکی فەرمی حکوومەت یاخود هێزە سیاسیەکان بە گشتی هەڵوێستێکی یەکگرتو و ڕابگەێنن بڕیارێکی گرنگ لە ماوەیە دەربکەن یان ئەوەیە بە ڕاستە و خۆی و بە فەرمی لەم شەڕەت تێوە دەگرین ئەمە ئەگەرێکی دوورە یاخود ئەوەیە کە ئەم هێرش و ئاڵۆزیانە بەو شێوازە بەردەوام دەبن بەبێ ئەوەی کە عراق بە فەرمی بڕیاری لێ بدات و لەمەشەوە ئیسرائیل وەڵام دەداتەوە دەبێتە وەڵامکاری لە بەرامبەر هێرشی میلیشیەکان لەو دەمەشدا عراق دەچێتە نێو قۆناغی قەیرانێکی نوێوە دەچێتە سەر ئەو قەیرانانەی کە ئێستا بەرەوکی عراقی گرتووە کە نەک بەتەنیا مەترسی ئەمنین بەڵکو لە ڕووی ئابووریش بەڕێزنەوە لەو گروپانە گوایانەوێتەوان بۆ ڕوبەڕۆبوونەوەی ئیسرائیل بچنە سنووری لوبنان ئەمە ئەگەر لە بارودۆخێکدا بەم شێوەیە بیانەوێت شەڕ لەگەڵ ئیسرائیل بکەن عراق هەرەکەوێتە نێو ململانەیەوە یان ناکەوێت سيدي الكريم هو احنا نجرينا اما بمعنى يانا تيوغلاوين للشر دوساري شركه بونو بابتك ملمان داها تو سونك عراق مباشره مع اسرائيل براسته خوبت ياخذ راسته خونه بت اوي دويني رويدا وكب راسته خوب ولا قال ايران دا زي سرن زك امريكا ولاتاني ها بمعنى دولتي هیچ ڕێکارێکی خۆپارێزیان نەگرتوێتە بەرەوە ئەوان چاودێری موشک و درۆنەکانیان دەکرد بەبێ ئەوەی ڕێگیری بکەن و بە جۆرێک لە جۆرەکان بەڕاستی ئەوان دەیانەوێت خۆیان پەراوێز بخەن لەم پرسەوە نایانەوێت ڕوبڕووی ئەم هێرش و قەیرانانە ببنەوە بەڵام دوجار عراق بەم کارە لە بارودۆخێکی سەختدا حکوومەت لە بارودۆخێکدا بەڕاستی کەس ئیرەی پێ نابات تا بڵێ ناخۆشە ئەو هێزانەی کە بە زۆرێک لە زۆرەکان چوونەتە نێو ئەم ئۆپەراسیۆنانەوە قەیرانێکی نوێ دووساری عراق دەکەنەوە و عراق بە هەموو شێوەیەک چوەتە ململانەیەکی هەرێمیەوە
ڕەنگە ئێمە دووچاری هێرشی ئیسرائیل ببینەوە وەڵام بداتەوە ئەمە شتێکی تێبینی کراوە لە ڕێگەی لێدوانە فەرمیەکانی ئیسرائیلەوە بەوەی کە دەڵێن لە عێراق هێرشکراوەتە سەرمان کەواتە ئێمە لە ژماردنێک داین بۆ ئەوەی کە ئیسرائیل وەڵاممان بداتەوە بەڵام هەمیشە پشت بەچی دەبەستین پشت بە بڕیارە سیاسیەکان دەبەستین یان ئەوەیە عێراق و حکوومەت و هێزە سیاسیەکان بڕیارێکی ڕاستەوخۆی سیاسیان دەبێت بڕیارێک بەوەی کە ئێمە ناچینە نێو ئەمڕ و بڕووبوونەوە سەربازیانەوە یاخود ئەوەیە وەڵامێک دەبێت لەلایەن هەندێک هێز کە دەستیان بەسەر دیمەنی سیاسیدا گرتووە بەڕاستی ئەوانەی کە بڕیاریان بەدەستەدانەوەی عێراق بەم شێوەیە بمێنێتەوە بەبێەوە ڕایەکی سیاسی دیاری کراوی هەبێت چونکە حکوومەت هەمیشە باس لەوە دەکات کە بڕیاری شەڕ و ئاشتی بەدەست حکوومەت و هێزی دەوڵەتدا بۆیە ئەوەی کە پێی دەوتری هێزی دەوڵەت و ئەوانەی حکوومەتی عێراقیان پێکهێناوە بڕیارێکی بۆ وێرانە دەربکەن بەوەی کە وەڵامی هێرشەکان بدەنەوە یاخود هیچ نەبێت لەم ماوەیەدا ڕای بگرن بۆ ئەوەی کە عێراق بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەم ڕووبەڕووبوونەوە ڕاستەوخۆنە لەگەڵ ئیسرائیل تێوە نەگلێت جیاوازیەکی زۆریشێ بەڕاستی لە پارسنگی هێزی ئیسرائیل و عێراق چونکە ئەگەر عێراق ئەو توانایە هێرشکاری هەبێت عێراق توانای بەرگری وەڵامدانەوەی ئاسمانی نییە عێراق خاوەنی سیستمێکی بەرگیری نییە کە بتوانێت وەڵامی هێرشە تەکتیکەکانی ئیسرائیل بداتەوە کەواتە بڕیارەکە تەنیا پەیوەندی بە دیوی سیاسەتەوە نییە بەڵکو ئەم بڕیارە لە هەمان کاتدا دەبێت لە بەرچاومان بێ بڕیارگەلێکن پێویستە پشت بە لایەنی ئەقلانیەت ببەستنەوە کە هەست و سۆز هەموو کەسێک لەگەڵ غەزە هاوسۆزە لەگەڵ باشووری لوبنان هەموو لایەک هەوڵی ئەوە دەدات کە زیانەکان کەم بن هەوڵ دەدەن کە لەو پەرستەندێک ئێستا لە ناوچەکەدا هەیە ژمارە قوربانیان کەم بێت بەڵام دەبێت هەموو دیوەک لە بەرچاو بگرین ئەمە جێگەی لێکۆڵنەوەی لە ڕووی سەربازی لە ڕووی هێز بەحسا ئێرشن ئیسرائیلی بکەین یعنی نه بەغدا ji بووی ئیسرائیلی وەکی غەزەیە نەژی ji بووی ئەمریکای عێراق وەکی ئیرانەیە و نه حزب الله عێراقیش وەکە حزب الله لبنانی ئەگەر هاتو ئیسرائیل ئێرش بکە یان jî biryara êrişdanê bike çunki Iraq û Amerîka mevêt menevê jî yani hevpeymanin û heta nûkê jî ev hevpeymaniya me ye Amerîka nava Iraqê de ye êrişên İsraîlê dib çi awayekî bin پێشبینەکان چۆن دەبن هێرشەکان چۆن دەبن بەدڵنیایە هێرشی زۆری دەبن و هێرشەکان کاریگەری زۆریان دەبێت لەسەر توانای سەربازی هێزەکانی عێراق بە تایبەتیش ئەو توانانەی بەنمونە پەیوەستن بە گروپە چەکدارەکان و ئەوانەی کە حەشدی شەعبین بەشێک لە هێزەکانی حەشدن بۆ ئەوان هێرش دەکەنە سەر ژێرخانی سەربازی و توانای سەربازی ئەگەر توانای بەرگریش نەبێت هێرش دەکەنە سەر توانە هێرشکاریەکان بۆیە وردی هێرشەکان هەمیشە ئەو شتە بووە کە ئیسرائیل پشتی پێبستەوە بەڵام بەلایەوە گرنگ نییە چەند کەس دەکوژێت چەند کەس بریندار دەبێت چونکە لە باشووری لوبنانەوە دیارە ئامانجی لۆجستی و سەربازی ئامانجی سێرەکی ئیسرائیل دەبن و ڕەنگە ئەو هێزانەی کە خۆیان لەم نێوەندە تێوە گلاندووە ئیسرائیل هێرشیان بکاتە سەر چونکە ئەم هێرش میلیشیانە بە جۆرێک لە بێسەروبەری هێرش دەکەنە سەر ئەو ناوچانە ئەمە کاریگەری لەسەر تەواوی عێراق دەبێت کاریگەری نەرێن لەسەر بڕیاری سیاسی دەبێت و ئەم هێزانە ئەو کات پێیان ناگوترێت هێزی مقاومە و هێزی بەرگری بەڵکو پێیان دەوترێت هێزی پێشێلکار یاسای نێودەوڵەتی پێشێل دەکەن مافی مرۆڤ پێشێل دەکەن کاریگەریان لەسەر ئاسایشی هەرێمی و نێودەوڵەتی دەبێت بۆیە وەڵام بۆ سەر ئەم میلیشیانە پشتیوانێکی نێودەوڵەتی بەدوای خۆیدا دەهێنێت و ئەنجومەنی ئاسایش پشتگیری هێرش دەکە بۆ سەر ئەو میلیشیانە ڕەنگە و کاتە هاوپەیمانێتێک پێک بهێنرێت ئێستا تایا دەکرێت ئیسرائیل هێرشمان بکاتە سەر بەڵام ئەگەر بێت و خەڵکێک بە ئامانج بکرێت لەلایەن ئەم میلیشیانەوە لە ئیسرائیل هاوپەیمانێتێکی نێودەوڵەتیمان توش دەبێت کە ئێمە دەگەڕێنێتەوە سەردەمی ئەو بابەتانی عێراق تێپەڕاندوو بەڕێز نەوال موسەوی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا لەگەڵماندا بۆ سوپاس